ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە ئالۆزبوونی دۆخی خۆرەڵاتی ناوەڕاست و داهاتووی گفتوگۆکانی نێوان ئێران و ئەمریکا دەکەین وەقسە لەسەرەوەش دەکەین بۆچی ئەمریکا ستافی کارمەندەکانی لە عێراق و هەرێمی کوردستان و چەند وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم کردوێتەوە چ ئاماژەیەکی تێدایە وایە هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران ڕوودەدات یاخود هێرشی ئەمریکا یاخود گفتوگۆکان کەوا بڕیارە یەکشەمەی داهاتوو بەڕێوە بچن دەگەن بەڕێکەوتن لاگەری گفتوگۆ کاریگەری لەسەر ناوچەکە چی دەبێت گەر گفتوگۆکان شکست بێن کاریگەری لەسەر ناوچەکە لەسەر عێراق لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا وشار عومەر عەلی شارەزای کاروباری ئەمریکا قسەی لەسەر دەکەین مامۆستا خێر سوپاسیان زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین بۆچی ئەمریکا ستافی کارمەندەکانی هەم لە باڵۆیزخانەکەی لە عێراقم قسوخانەی لە هەولێر و چەند وڵاتێکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم کردەوە چ ئاماژەیەکی تێدا دۆناڵد ترامپ قسەی کردووە دەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبێڵن بەڵێ خۆی تەمان شتێکی زۆر ناسایی نییە ئەوە کە ڕوەدات بەڵام بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە بەپێی یاسای نێودەوڵەتی و ڕێکەوتنامەی ڤیەنا شوێنی دیبلۆماتکاران و باڵوێزخانە و قوڵسوخانەکان ئەبێ پارێزراو بن لەلایەن ئەو وڵاتەی میوانداریەکە بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شۆڕشی ئیسلامی ئێرانەوە کە چوونە سەر باڵوێزخانە و دیبلۆماتکارەکان جیران بۆ ماوەیەکی زۆر لە هەفتە دواتر لە 85 بوو سەربازان و دیبلۆماتکارانیان لە لوبنان کرانە ئامان ژمارەیەکی زۆریان لێ کوژرا و لە لیبیا بۆ نمونە چوونە سەر قوسوخانەی ئەمریکا لەوێ باڵوێز خنکە لەگەڵ چەند کەسێکا و خۆی بەهۆی دووکەڵشتەوە خنکە لە نابیناکەیە لەبەرەوە ئێرانیش کە هەڕەشە ئەکات یەکێک لەو قسانی بەردەوام ئەیکەنەوە ئەڵێن هەموو ئەو شوێنانەی ئەمریکای لێ بنکەی سەربازیە هەند شوێنێکی دیکەی ئێمە لە حاڵەتی دروستبوونی شەڕائیکەینە ئامانج عادەتەن ئەو دیلۆماتکارانش کە دێن بۆ ئەم ناوچانە و بۆ ماوەی زۆر لێرەن ساڵە دو ساڵە زۆر جار لەگەڵ کەسوکار و خێزانیان دێن و لە هەموو قوسوخانە و باڵوێزخانەی هەموو وڵاتێکە دوو بەش یاخود دوو جۆر لە ستافێکیانەوەن کە زەرورن ینی بەبێ ئەوان ئیشەکان ناڕوە ستافێکیانەوەن کە زەرور نین جاوی کە ئەمریکا بڵاوی کردوتەوە هەرچەند ئاستەکەی زۆر بەرز نییە ئاستی چوارە ئەو هۆشداریکەیانە پێشتریش لە کاتی ئەو شەڕانەی کە هەبوو لە ناوچەکەیا و لە لوبنان چەندین جار وڵاتان ئەویان کرد بەڵام من بۆ خۆم بە شتێکی زۆر نامۆی نابینم شتێکی ڕۆتینی ئاساییە مانای جەنگ نییە ئاسایی نییە بەڵام کۆمەڵێک خەڵکن کە کارەکەن کۆمەڵی عایلە هەن لەگەڵ کەسوکاریان هاتوون کە لەو باڵوێزخانە و قوسوخانانە ئیشەکەن بۆ نمونە پێویست ناکە لێرە بن ینی ئەگەر لێرەش نەبن ئیشوکاری ئەمریکا بۆ خۆی ئەڕوا بۆیە وەکو ئەگەرێک بۆ دانانی ئەو سیناریۆیە هەرچەنە شەڕی ئەمریکا و ئێران لە هەفتانە و لە شەڕی ناڕاستوخۆ شەڕی دەرونیان بەڵام دۆخەکە ئێستا لەوەیە جیاوازە دۆناڵد ترۆمپ لە کاتێکە دانوستانەکە هەڕەشەی شەڕەکات ئیدارەکانی پێشوو هەڕەشەی شەڕیان نەکرد بەڵام کە گفتوگۆ دانوستان دەستی پێکرد هەوڵیاندا زمانیان بگۆڕن دۆخەکە هێمنکەنەوە بۆی ڕێکەوتن کرد وەکوی لە قۆناغی باراک ئۆبامایە بینیمان بەڵام ئەم گفتوگۆکە لەگەڵ ئێرانە لە هەمان کاتە بە بەردەوامی هەڕەشەی شەڕیشەکە باشە بەس ئەوە بەس لە عێراق ڕوویداوە کەمکردنەوەی کارمەندەکانیان لە هەولێر لە وڵاتانی دیکەش مەترسی هەیە لەسەر هێرشتە سەر باڵوێزخانەی ئەمریکا بە تایبەتی لە بەغداد باسی هەڕەشەی گروپە چەکدارەکان دەکرێت خۆی مەترسی هەمیشە هەیە و هۆکارێکی ئەوش کە ئەیان بنەوە یاخود ئەڵێن عێراق و کوردستان بەحرین و شوێنانە جێبهێڵن شوێنە دیبلۆماتکارەکان زۆر پارێزراونین لە ڕووی سەربازی وەکو بنکەی سەربازی نییە شوێنی تیابێ بۆ خۆشاردنەوە هەتا دوایی ئەوانە لە سەربازیە پێوتێت ئامانجی نەرم سۆفت تارگێت ینی ئامانجێکە بە ئاسانی ئەتوانی زیانی پێ بگەێنی بۆیە وەکو خۆ ئامادەکردن بۆ سیناروی ئاڵوزبوونی دۆخەکە چکە ئەوەی ڕوونە دۆناڵد ترۆمپ بەی شێوێک ناوێت جەنگ هەڵگیرسێنێ وەکو خۆی بەڵام ئیسرائیل و نەتەنیاهو زۆر بە دوای جەنگەوەیە بۆچی ترامپ ناوێت جەنگ چکە هەڕەشە دەکا بەردەوام دەڵێگە ڕێک نەکەون بژاردەی مەترسی دارمان لە بەردەستە بەس بۆ جەنگی ناوێ و جەنگ لە بەرژەوەندی ئەمریکانیە چکە دۆناڵد ترۆمپ لە خۆناغی یەکەمی شاکە 4 ساڵی یەکەم سەرۆک بوو لە 2016 بۆ 2020 تەنها سەرۆکێک بوو جەنگی هەڵناگیرساند ئەوە تەنها سەرۆکێک بوو زۆر بەتوندی دژی ئەو جنگانش قسەیە کرد کە محافظکارە نوێیەکان لێرە لە عێراق لە ئەفغانستان لە لیبیا لەم ناوچانە کردبوویان تەنانەت کە هاتە سعودیش ئەو ماوەی پێشوو
گوتی ئەو پێشکەوتنانی کە بەدی هاتووە لەم ناوچەیە لەسەر دەستی خەڵکەکە خۆی بەدەست هاتووە نەک لە ڕێگەی گۆڕین و تەداخلاتی سەربازیەوە. دوو ئەمریکا ینی ئەگەر جەنگێکی وا هەڵگیرسێنێ لەگەڵ ئێرانە خەسارەت و مەسروفێکی زۆری ئەبێ. سێ وڵاتانی ناوچەکە بەتایبەت خەلیج نایانەوێت جەنگێکی وا هەڵگیرسێت چونکە هەموو ئەم وڵاتانە خاڵی لاوازیان زۆرە ینی سەرچاوی گەورەیان بۆ گەشت و گوزاری و بازرگانی و وزەیە ئێران نەتوانێت بیان کاتە ئامانج و ئێران وتوێتی لە هەر وڵاتێکەوە پەلامار بدرین ئێمە لە وڵاتە ئەدەینەوە ئەمە بە ڕسمی گەڕاون بەم وڵاتانەیە ئەمەمان لە ئێمە خۆمان لە دیبلۆماتکارانی ئێرانی لە هەرێمی کوردستان بیستووە کە ڕۆشتون ڕاستەخۆ ئەو پەیامیان ناوە لە هەر شێوە لێمان بدرێ ئێمە ئەو شوێنە ئەکەینە ئامانج. و دۆناڵد ترامپ یەکێک لەو گرفتانی ئێستا هاتوۆتە پێش لە گفتوگۆ دانوستانەکانە ئەوەیە کە سەرەتا ئەیوت ئامانجی من ئەوەیە ئێران نەبێتە خاوەنی چەشی ئەتۆم. ئێستا ئەوەی گۆڕیوە ئەڵێ ئێران ئەبێت بەرنامەی ئەتۆمیەکەی هەڵوەشێنێتەوە بەرنامەی ئەتۆمیەکەی بۆستێنێ نابێ خۆی یۆرانیۆم پیتاندنی یۆرانیۆم ئەنجام با چونکە ئەمە وا ئەکات کە ئەو متمانەیە نییە کە ئێران لەلاوە لە شوێنێکی ترەوە بە نهێنی بۆ من ئەوە نکات و بیریشمان نەچێت ینی ئێرانێکی کە لە وڵاتانەی زۆرترین چاودێری سەتەلایت و هەواڵگری و جاسوسی لەسرە چونکە وزەیەکی زۆری ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل بەوەوە سەرفەکرێت لە بەرامبەر ئیسرائیل هەیە ئەویان تاقی کردەوە کە هەوڵ بن لەگەڵ ئەمریکا و ئەوروپا لە ڕێگەی زەختی ئابووریەوە نەیانتوانێت تا ئێستا سیاست و ڕەفتاری ئێران بۆڕن بگرێ بەرنامە ئەتۆمیەکەی زۆر بەرەو پێش چووە ژمارەی بنکەکانی زۆر بەرەو پێش چووە توانای پیتاندنی یۆرانیەمی لە 16 ئەتوانێت لە ماوەی شکەما زیاتریشی بکە. ئەمان لە ڕابردووە کۆمەڵێک لە بنکەکان لەوانە نەتانز لە ڕێگەی ڤایرۆسەوە ئەو ڤایرۆسی ستەکسنێت کردیانە ئامانج ئەو سنتریفیوژەکانیان هەمووی تەقانەوە چەندین خۆتەزانی زاناکانیان کردن ئامان چەندین زانای ئەتۆمیان بۆ نمونە تیرۆر کرد دیارترینیان فەخریزادە بوو لە چەند ساڵی پێشوە هیچی کاریگەری نەبووە لەسەر سیاست و ڕەفتار و بەرنامەی ئەتۆمی ئێران بۆیە نەتەنیاهوو ئەوێ ئەمە دوا جەنگ بێت چۆن جەنگی کردووە پێی وایە حزبوڵای لاواز کردووە لە فەڵەستین بەردەوامە لە جەنگەی سەر ڕای ناڕەزایەتی هەموو دنیا لەوانە بۆ نە بەریتانیا کە هاوپەیمانێکی استراتیژیەتی وەزیرەکانی خستە لیستی ڕەشەوە ئابلۆخی خستە سەریان کە بۆیان نەبێ بچنە بەریتانیا بۆ نمونە هەتا دوایی بۆ ئەوێ ئاخر شەڕ بێت و کاریگەریەکی گۆڕانی ئەم سیاسەتەی ترامپیش کە ئیوت من ئەمەوێ ئێران تەنها ڕازی بێ بۆی چەکی ئەتۆم دروست نەکە ئێمە ڕێ ئەکەوین لەگەڵی ستیڤ ویتکۆف کە نوێنەری بوو هەمان قسەیە کرد بتوانێت ئێران تا 3.67 پیتاندنی یۆرانیۆم ئەنجام بات بۆ مۆزوعی وزەوە و پێداویستیانەی ئێران خۆی هەیەی بۆ مەسایلی مەدەنی بەڵام ئێستا ئەمەی گۆڕیوەوە کوتم ئەمەش ئیسرائیل بۆ ڕازیکردنی ئیسرائیل لەژێر کاریگەری سیاسەتی ناوخۆ و کۆنگرس و لۆبی ئیسرائیلیە لە هەمان کاتیشدا ڕەنگە ترامپ پێی وابێ لە ڕێگەی بەکارهێنانی ئیسرائیلەوە ئەتوانێت ڕێککەوتنێکی باشتر بک لەگەڵ ئێرانە ئێران ناچار بکە بە کۆمەڵێ سازش بە ئەوەی کە ئەگەر لەگەڵ من ڕێنەکەوی من دەستی ئیسرائیلەکەمەوە پەلامارێبە باشە بەسەنی شەن دڵێن ئەمە کارتی فشاری ئەمریکایە ئەو هەڕەشانەی کە دوێنێ هەبوون ئەمڕۆ بۆی کە یەکشەممە کۆتاگەری دانوستانە تا ئێستا 5 جار گفتوگۆیان کردووە لە مانگی چوارەوە وزەم ترامپیش 2 مانگی دانابوو کۆتاگەڕێک گەڕی شەشەم کە یەکشەممە کۆتاگەڕ بێ بەڵام ئێستا لەو ڕۆژانەیە ئەمریکا نامەی شکیان ناردۆ بۆ ئێران پێشنیاری نوێیان ناوە بە ئێران بەتایبەتی بۆ ئەوی پیتاندنی یۆرانیۆم کە دڵنیا بن لەوەی لەلاوە بۆ نمونە ئێران بە ئاراستەی سەربازی نایبە بەرنامەکەی کە بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست فۆرمێک یاخود دەستگایەک دروستکرێت کە پیتاندنی یۆرانیۆم ئەنجام بێ هەموو وڵاتانی ناوچەکە بتوانن ئیسفادە بکەن لەو بەرنامەیە من بە بڕای من دوایین گەڕ نابێ بەڵام ئەوەی کە گرفتە ئیسرائیل کە دوای دێن سەر ئیسرائیل بۆ شەڕی دەوێت بۆ لەم کاتەدا پێشنیازە چییە کە بۆ ئێران هاتووە تازە پێشنیازە نوێی کە ئەمریکا پێشنیازەکە ئەوەیە پێشتر ئەمریکا وتیان بە هیچ شێوەیەک نابێ ئێران پیتاندنی یۆرانیۆم ئەنجام بە باش دوای وتیانە بێ بەرنامە ئەتۆمیەکەی هەڵوەشێنێتەوە نەتەنیاهو کە چووە کۆشتی سپی لەگەڵ ترامپ قسەیان کرد بۆ دەستگاکانی ڕاگەاندن نمونەی وتی وەکو ئەبێ وەکو لیبیا بکە لیبیا دوای داگیرکردنی عێراق ئەو بەرنامە ئەتۆمی کە هێشتا پێ نەگەشت بوو لەگەڵ بەرنامەی چ شیمایەکەی هەمووی واز لێ هێنا
هەمووی تەسلیم کردەوە لە بەرامبەر لابردنی ئابلۆقەکان و ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئەوروپا و ئەمریکا دواتر پەلاماردرا. ئێرانەکان زۆر هەستیارن بەوە ئەوە پێشتر بۆ کۆریای باکووریش بەکارهێنرا کە بە ستایلی لیبیا تعاملی لەگەڵا بکرێت. ئێران ئەمانەی هەمووی ڕەت کردێتەوە. یعنی علی خامنەیی وەکو ڕابەر زۆر بەڕاشکاوانە وتوێتی هەر بابەتێک پەیوەندی بۆ بەرنامەیەوە هەبێت بە هیچ شێوەیەک ئێمە ئەسن گفتوگۆشی لەسەر ناکەین. دواتر وتیان ئێران ئەتوانێت ئەو ڕێژی یۆرانەمەی پێویستێتی بۆ بەرگرخستنی بنکەکانی بۆ مەبەستی مەدەنی ئەتوانێت لە دەرەوە بهێنێ لە رووسیا لە چین لە وڵاتێکی تر بیکڕێ. ئێستا و پێشنیاریان کردووە کە دەستگایەک دروست بکرێت لەژێر چاودێری نێودەوڵەتیە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چونکە ئەگەر ئێران بۆ ئاراستەیە بڕەوە بەرنامەی ئەتۆمی هەبێت پێشتر محەممەد بن سەلمان بە ئاشکرا وتوێتی ئێمەش ئەچین بۆ ئاراستەیە، تورکیا ڕەنگە بۆ ئاراستەیە بڕوە، وڵاتانی دیکەی ناوچەکە بیر لەوە بکەنەوە. بۆی ئەمە ڕوونەدا هەموو وڵاتەکان هەوڵەدەن بەرنامەیەکی سەربازی ئەتۆمیان هەبێ، دەستگایەک یاخود شوێنێک دروستکرێت کە یۆرانیەم پیتاندن بکرێ و بۆ مقداری پێویستە بدرێ بۆ وڵاتان لە ناوێنە ئێران. باشە بەس لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئێستا بۆ نمونە بۆ وڵاتێک چەکی ئەتۆمی هەیە بۆ وڵاتێک ڕێگەی پێ نەدرێ، ئەمە چۆنە ینی سا یاخود ئەگەر چەکی ئەتۆمی هەبێت چی ڕوودەدا ئێستا وڵاتە خۆ دەتوانێت بەکاری بێنێت؟ نەک ناتوانێت بەکاری بەکاریشی بێنێ، بوونی چەکی ئەتۆم کافی نیە. تۆ کە چەکە بەکارهێنا ئەبێ بەرگەی وەڵامەکەش بگری. تۆ بە موشکێک لە وڵاتێکەکەی ڕەنگە و دەموشکی ئەتۆمن لێبە. ڕەنگە باشترین نمونە ئیسرائیل بێ. ئیسرائیل لە 60ەکانەوە سەدان موشکی ئەتۆمی هەیە و چەندین شەڕیش دروست بووە لەگەڵ میسر لەگەڵ سووریا لەگەڵ ناوەم دوایین شەڕیش ئەوەی 7 ئۆکتۆبەر هیچ کاریگەری نەبووە لەوەی ببە بە قەڵغانێک بۆ پاراستنی ئیسرائیل. یاخود بەرامبەرەکانی نەترسان دۆستڵیان لەوە نەکردو پەلاماری بن لەبەرەوەی چەکی ئەتۆمی هەیە. لە ڕووی استراتیژی هۆ ئێران چەکی ئەتۆم بەرهەمبێنێت ڕەنگە زیانی زیاتر بێت تا قازان، چونکە کاریگەری ئێران لە ڕووی جیۆپۆلیتیکی و ژمارەی دانیشتوان و ناوچەی و سەربازی و ئابوووریەوە گرنگترە لەوەی کە ئەگەر ئەوە بێت بۆ نمونە سوێنە ئیمارات چەکی ئەتۆم دروست کات هەمان قووەتی بۆ نمونە ئێرانی ئەبێت. بەڵام ئەم کەیسە وەکو جەواد زەریف ئەڵێت وەزیری پێشووی ئێران بە ئەمنی کراوە، یعنی ئیسرائیلەکان سوور بشزانن ئێران ناوێت چەکی ئەتۆم دروستکە هەر بیانووی پێگرن بۆی جەنگێکی لەگەڵ هەڵبیسێنن، وەکوی لە عێراق ڕوویە. عێراق لە نەوەدەکانە بەرنامە کیمیایەکە و ئەتۆمەکەی لە ناوبرد بوو، بەڵام 2003 ئەوە کرایە بیانوو بۆ لێدانی، دواتر گۆڕا بۆ مەسەلەی تر. یعنی مەبەستەکە ئەوە بوو لە عێراق بدرێت، زۆر مەبەستەکەەوە نەبوو کە بەرنامەیەتەوە ئەوەی پێوەندی بە سیاست نێودەوڵەتیشەوە هەیە. ڕاستە کۆمەڵێک بنەمای هەیە و جێگیر و جێبەجێ ئەکرێت، بەڵام سیاسەتی نێودەوڵەتی لەسەر بنەمای هێزە قووەت و هێزە. ئەوەی کە قودرەتی هەیە ئەتوانێت ئەوەی کەوێ بیکە، ئەوشی کە نیەتی ناتوانێت بیکات. بەتایبەتی ئەمریکا و ئەوروپا چیان ویستۆ ئەوان کردووە و ئەو سراعی لە ئاستی نێودەوڵەتیشە هەیە لەلایەک رووسیا لەگەڵ ئۆکرانیا و ئەوروپا، لەلایەک چین کە لە ڕووی بازرگانیەوەیە. ئەم ناوچێش کەم سراعایە هەمووی لەسەر ئەو سیستەمە نێودەوڵەتیەیە کە بڕیارە بۆ داهات و بنیاد بنێت، چونکە سیستەمی تاک جەمسەری ئەوەی کە ئەمریکا تایە چی بیستایە بیکە بە تەنها کۆتایی هاتووە. سەبۆنە چین کۆریای باکوور لەگەڵ رووسیا ڕێککەوتن پشتیوانیان کردو لەم چونکەیە بۆ چونکە ترسیان هەیە سوێنێ بۆنە چین لە مەوزوعی تایوانە کە ئەڵێ بەشێکە لە بۆنە چین و ڕۆژێک دێوەکو هۆنگکۆنگی خەمەوە سەرخۆم بە ئاشتی بەیە بە شەڕ بێ هەمان شت بەرامبەر بە ئەو بکرێ و پەلامار بدرێ. ئێرانیش بکرێتە ئامانج دوو لە وڵاتانەی زۆر دژە بن رووسیا و چینە بن. باش بەس بوو بەرەزووتە ترامپ شەڕی نایە بەس ئیسرائیل دەوێت بۆ لەم کاتەدا ئیسرائیل و ئەگەری بەبەر لەوە ئەمریکا خۆی هێرش پێ دوایە جەنگ هێرش بکاتە سەر ئێران. ئەمریکا خۆی زۆر سیناریۆیەکی دوورە بە بڕای من دوورە، یعنی ئەگەر دانوستانەکان سەرکەوتوو بێ ڕێکەوت نەکەن، ئەگەر سەرکەوتوو نەبێت کەس بێنێ ئابلوقەی زیاتر زەختی زیاتر فشاری زیاتر ئەخەنە سەر ئێران. بەڵام ئەوەی کە بڵێ ئەمریکا ڕاستەخۆ بچێتە جەنگێکەوە لەگەڵ ئێرانە من بۆ خۆم بڕای من دۆناڵد ترامپ ئەو بڕیارە نایە، چونکە نمونەمان هەیە پێشتر لە ئیداری یەکەمیە درۆنێکی ئەمریکی خرایە خوارەوە هەڕەشەی کرد لە 85-86 شوێنی ئێران با ژمارە و بارمتانی کاتی خۆی لە باڵێزخانەی ئەمریکا گیرابوون لە 79 بەڵام دوای بڕیاری گۆڕی کە قاسمی سلێمانی تیرۆر کرا. ئێران وەڵامی یایەوە یەکەم جار بوو ئێران شوێنێکی وەکو بنکەیەک ئەمریکی بۆ نەبکاتە ئامانج. زۆر کەس لە نرخیان کەم کردەوە، بەس هەر خۆ لێدان لە ئەمریکا هیچ زیانێکی گیانیشی نەبێت بۆ خۆی بڕیارێکی قورسە. ئەوە بوو دۆناڵد ترامپ هات لە کۆشکی سپی کۆنگرێکی ڕۆژنامەوانی کرد، وەزیری بەرگری و ستافەکان و ڕئیس ئەرکانی لە دەور بووتی ئێمە وەڵام ناینەوە،
چونکە شەڕ دەستپێکردنی ڕەنگە ئاسان بێن کۆنتترۆلکردنی قورسە بێ بە تایبەتی دۆناڵد ترامپ ئەوەندەی ئەولویاتەکانی دەرەوەیە دوو هێندە ناو خۆیە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ژمارە ئەو کۆچبەرانی هەن کە ئێستا کێشەی هەیە لە کالیفۆرنیا و لۆس ئانجلس پێوەستە بەو بابەتە و ساڵێکیش تقریبان لەبەردەستایە چکە ساڵی داهاتوو بژاردننی کۆنگرێس سەکرێ ڕەنگە ئەو هاوکێشەیە جارێکی تر بگۆڕێ نمونەی جەنگی ئەفغانستان و عێراقیشمان هەیە نمونەی ڕوخانی قەزافی و بۆ وڵاتانی دیکە ناوچەکەمانە هیچی سەرکەوتوو نەبووە ینی ئەو ئامانجە سیاسی ئەمریکا هی بۆ بەدینە هاتووە و ئەمە وزە و کات و پارێکی زۆری ئەوێت کە ئەمریکا دوورە خاتەوە لە ڕکابی لەگەڵ چین کە چین ڕکابی سەرشی ئەمریکایە لەم سەدەیە باش بەس بوو ئیسرائیل شەڕی دەوێت وە پێ دوێ ئەوە چاوەڕوان کراوە سا دۆناڵد ترامپ دەڕێ هێرش ئەگەری هەیە بەڵام ناتوانم بڵێم نزیکە خۆی بەبێت ترامپ بە هیچ شێوێک بە بڕای من ناتەنیا و هەڵڵتیوان ناکات چونکە ترامپ زۆر مشکلەیە یعنی دۆست بێ دۆستێکی زۆر باشە دژی شوبێ زۆر مشکلەیە بە تایبەتی جاری پێشمن تۆ لێ لە گفتوگویەک خراپترین شت لای ئەو بێڕێزیکردنە ینی شتێک بڵێ تۆ بێڕێزی بکەیت و گوێ لێ نەگری بەڵام ئێمە ئەم دوو سێ ساڵی دوای هەڵگیرسانی ئەم شەڕی لە 7 ئۆکتۆبرەوە دەستی پێکرد یعنی بۆیە هەڵەیە زۆر جار پێشبینی بکرێت چونکە هیچی وەکو ئەوە نەبوو کە ڕوەدرا بۆ نمونە چاوەڕێ ئەکرات کە ئەگەر ئیسرائیل لەگەڵ حەزبوڵات جەنگ دەست پێ بکات بە سەدان هەزار موشکی پێوە بنرێ قەت چاوەڕێ ناکرا بۆ نەسرڵا بکاتە ئامانج وا بە ئاسانی بتوانێت فەرماندەک پلەیەکەکانی بکاتە ئامانج و لە ناویان بەرێ ئەو عملەی تیکتۆک با بڵێن تۆکی وەکی ئەو با بڵێن پەیجەرەکان بکاتە بەڵێنەکانی تەقانەوە کە خەڵکیی زۆری زیانێکی زۆری لێگەیان بۆیە هەموو شتێک چاوەڕوان کراوە ئەوەی کە من دڵنیام لێ ئێستا نییە لە ئیدارەی بوشی کوڕە یعنی لە دوای جەنگی عێراقەوە بوش ئەگەڕێتەوە کە ئەو کاتە بەڕاک سەرۆک وەزیرانی بۆ نمونە بۆ دواتریش ئۆڵمێرد ئیسرائیل ینی پێڵێن ئەڵێن ڕێگەمان بە لێی بین بە هیچ شەیەک ڕازی نابێت لە قۆناغی ئۆبامایە نەتەنیاهو ویستی هەمان شت کات ئەمریکا ڕێگەی نەیە ئیسرائیل پێی وایە ئێستا ئەو شەڕی 7 ئۆکتۆبرە ینی لە زاکرە ئیسرائیل ئەمێنێتەوە چونکە تلیسمی بەهێزی ئیسرائیلی تێکشکان و ئێستش ئەو شەڕەکە هەر بەردەوامە تا ئێستا لە ڕووی استراتیژی ئیسرائیل نەیتوانێت بیباتەوە بگرە گۆشەگیر بووە لە ڕووی نێودوڵەتیەوە ئەوەیە کە خەڵکێکی زۆری مەدەنی بۆ نەژێرخانی مەدەنی غەزەی لە ناو بردووە بەڵام لە ڕووی سەربازیەوە تا ئێستا نەیتوانیوە ئەو ئامانجی کە حەماس نەهێڵێ و بەدیلی بۆ دابنا بۆ نمونە ئەو ئامانجی کە هەموو بارمتەکان بگەڕێنێتەوە ئەمانە ئامانجی سەرەتای جەنگەکە بوون هەر ئەو کاتەی بایدن چووە ئەوێ چەند ڕۆژێک دوای هەڵگیرسانی شەڕەکە وتی ئەکو ئێمە مەکە دوای 11 سپتەمبەر چونکە ئەگەر وریان نەبن بە عاتیفە ڕەتفعل بنوێنن لە ڕووی استراتیژیەوە ئەیدۆڕانن لە کۆتاییە تا ئێستش ینی ئیسرائیل جەنگی وا درێژخایی نەکرد لە ڕووی ڕایگەشتنی نێودوڵەتیشەوە بەڵێ جا بۆیە پێشتر ئەگەر حیزبوڵڵا ئەو مەترسیە گەورە بوو هەرچەندە من پێم وایە ئیسرائیل لە حیزبوڵڵا بە حیزبوڵڵا توانای جوڵەی هەرە بێت توانای موشکاوێشتنی هەرە بێت ئەو مەترسیە وەکو پێویست نەماوە ئەسەد نەماوە کە سووریا ینی بەشێک بوو لە استراتیژی ئێران لە ناوچەکەیە وەلەو وعدەی صادقی دووەم کە ئێران لە ئیسرائیلیا ئیسرائیل لە وەڵامە بەشێک لە هێزی دژە فڕۆکەوانی و ئاسمانی ئێرانی لە ناو بردووە واتە ئاسانترە لێی بە و پێشکەوتنی تەکنۆلۆژی ئیسرائیل و ئەمریکا بەراورد ناکرێت لەگەڵ ئێرانە لەو ڕۆی کە جاران تۆ لە وڵاتێک پەلاماری وڵاتێکێدا بۆ نمونە جەنگەکانی پێشتری دژی سەدام لە کۆیت بۆ لە جەنگی کەندا 2003 ئەبوو فڕۆکان بێنە سەر ئاسمانی وڵاتێک ئێستا F-35 هەیە لە 200-400 کیلۆمەترەوە ئەتوانێت هەمانجی خۆی بپەکی هەر پێویست ناکا بچنە ناو خاکی ئێرانەوە لەبەرەوە ئەوەی کە من ئەنی پێم وایە ئامانجی ناتەنیاهۆ لێدانە لە بنکە ئەتۆمەکانی ئێران بۆ چونکە وەکو وتمان نە ئابڵوقی ئابووری نەکوشتنی زانەکان نەتەقانەوەی بنکە ئەتۆمەکان هیچی ڕێگر نەبوو لەوەی ئێران بەردەوام بێ لە بەرەو پێشوندە و بەرنامەیە تەنها ڕێگەیەک تاقی نەکراوەتەوە بەکاری بێنن ئەوەیە لە بنکە ئەتۆمەکانی بن کە دیسانەوە لە ڕووی سەربازیەوە بۆ ئیسرائیل ئەمە قورسە بەستەنها بژاردەیان ئەگەر پێ ڕوودات ئەوە یاخود پێوەستە بە چیەوە ئەگەر لە ئیداری پێشووترە بۆ نمونە 50-50 بوو بە ئێستا 60-40 ینی ئەگەری ڕوودانی یاخود جەنگێکی سنووردار لە زیاد لە 150ە و ئەمە
قسەی خودی دیبلۆماتکاری ئێرانیەکانیشە ینی خۆیان بۆ ئەو ئامادە سنووردار بێ ناوێت شەڕێکی بەرفراوانی ناوچەی هەرێمایەتی ئێران و ئەمریکا کەسیان ئەو شەڕیان ناوێ. ئیسرائیل ئەگەر سیناریۆکی وا بێتە پێشەوە لە بۆ نمونە بنکاتومەکانی ئێران باو زیان بگەێنێ لە بەرامبەر ئێران وەڵامەیاتەوە لە ئیسرائیل خۆیدا بۆنە بە موشەکە یا بە هەر شتێکە ئەگەر حزب وڵا بتوانێت جوڵە بکات جوڵە ئەکا ئەتر هەردوو لایەنە و کاتە بە جۆرێک لە سەرکەوتن تەفسیرەکەن چکە نمونی وامان لە بەردەسایە لە وعدەی سادقی یەکەمە کە ئێران لە ئیسرائیلە هەم ئەو تەکنۆلۆژیایی بەکاری هێنا ئەو درۆنانەی بەکاری هێنا زۆر پێشکەوتون نەبوون خاو بوون ینی ماوەیەکی زۆر ویستە ئاگەشتن دەرفەتیا بە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا کە یارمەتی ئیسرائیل بن بۆ نمونە بیتەقێنەوە هەمیش دوای کە ئیسرائیل لە شوێنێکی یا لە ئەسفان بوو گەر هەڵە نەبم ئێران وتیانەوە هیچ نەبووە وەکو ینی شتێکی بەسیط بووە ئەو زیانەی نەبووە هەرچەند لە دوای ئەوە ئیسرائیل لە ڕووی دژە ئاسمانی و ئەوە خۆی بەهێز کردووە سیستەمی فادی ئەمریکی لەوێ جێگیر کراوە بەڵام لەو ماوەی پێشوە کە حوسەکان موشکی پێشکەوتیان پێوەنا هیچ کاریگەریشی نەبوو. من ئەوە نازانم ڕۆڵی حوسەکان چی دەیە بۆ نم ناگەر شتێکی وا ڕوودات هەر بەرداوا من بەڵام لەسەر نەود بێ سەنەود ئەمڕۆ نرخی بەرز بۆ لەسەر بەڵی بازرگانی بێ چێران خۆی لە گەروی هورموز چ لە دەریای سوور ئەگەر شەڕەکە بۆ فراوانیە بێ کە ئێران شوێنەکانی ئەمریکا بکاتە ئامانج وەزەی منتیقەکە بکاتە ئامانج کاریگەریکی زۆ خراپی لەسەر ئابووری و سیاسەتی نێودەوڵەتی ئەبێ هەندەی من نەزانم ئەولویاتی ئێران مانەوەی کۆماری ئیسلامی ئێرانە یعنی ئامادەیە باجێک بات سەبۆ نمونە زۆر کەسەڵە ئێران لاواز بووە حزبوڵا وای لێ هاتووە ئەسد وای لێ هاتووە کەی ئێران بۆ ئاراستەیە ڕۆشت ئەوەی کە خۆی پێڵێ محوەری مقاومە دروستی بکات دوای 2023 کە مەترسیەکی زۆر جدی هەبوو بۆ سەر سیستەمی ئێرانی ئەو کاتە سیاسەتی ڕسمی ئەمریکا گۆڕینی ڕژێمی ئێران بوو و ئێران ئەو کاتە دۆکیومنتێکی پێشکەشی ئیداری بوش کرد نەرمی زۆری نواند ئامادە بوو بەرنامە ئەتۆمەکەی بک بە بەرنمێکی تەواو مەدەنی و لەژێر چاودێری ئەوەیە بێ حزبوڵا بک بە هێزێکی مەدەنی لە چەک دای بماڵێ لەگەڵ ئەمریکا پەیوەندی ئاسایی بکاتەوە ئەوە بوو ئیداری بوو شەو کاتە ڕەتیان کردەوە بەڵام دۆخی عێراق و جەنگی ئەفغانستان وای لێکردن نەیانتوانی ئێران بکەنە ئامانج بەڵام شتێکی سەرنج ڕاکێش هەیە ڕاکێش هەیە وەڵزی کلارک هەیە کتێبێکی نووسی خۆی ژەنڕاڵ بۆ تەمان ئەڵە لە دوای ڕوخانی سۆڤێت و جەنگی کەنداوەوە کە ئەمریکا پێیوە بوو سەرکەوتنێکی مەزنە ئەو کاتە چکە دوای شکستی ڤێتنام بوو لە پێنتاگۆن پۆڵ وەڵفووتسی لێبوو کە پێشتر لە ئیداری بوشی کوڕا جێگری ڕمسفێڵ بوو جێگری وەزیری دیفاع بوو ئەڵێ ئەو کاتە نەودووتی ئێمە حەو وڵاتەیە هێرشەکەی نووسری ئەبێ لیان بین عێراق سووریا لیبیا یەمەن بۆ نمونە سوودان سۆماڵ لەگەڵ ئێرانە ئینجا ئەڵێ دوای 2023 ڕۆژێک لە وەزارەتی دیفاع بووم مێشێک لە ئەفسەرەکان هات وتم چییە هەر بەتەماین شەڕی ئەفغانستان کەوتی با بە ئەفغانستان ئێستا ئیدارەکە بڕێنەوە لە عێراق بن تازە یەکسی سێپتەمبەر ڕوویا وتم پێم وتن خۆی زۆر جوانتەی گەڕێتەوە تاوان لە کتێبەکەشە باسێکە بە چاپێکەوتنی شێتی ئەلێ وتم عێراقی چێ بم بابەتەوە ئەڵێ هیچ بەڵام پێیان وایە بێ پەلامای موێ ئەڵێ دوای ماوەیەک چوومەوە وتم هێشتا برارەکە وایە لە عێراق بینتی بابە زۆر لەوە خراپترە لیست ئەوە ئێستا دۆکیومنتێکە بۆم هاتوتە لەسەرەوە بۆم هاتوتە خوارەوە لای وەزیری دیفاعەوە حەو حەوڵاتی ئێستا باسم کرد دیاری کراوە ئەبێ ئێمە لە 5 ساڵە 10 ساڵ لەم حەوڵاتە بین تقریبان شەڕەکان لەگەڵ هەموو وڵاتەکان ناکردووە بە شێوەی جیاجا بەس ئێران ماوە بۆیە ئێران یەکێکە لە ئامانجەکان چونکە شەڕەکە لەگەڵ ئێرانە سراع لەسەر ئەوەی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە کێ بڕیاردەرە باش ئێران ئامادە نییە لە سنووری خۆیان ڕەفتارەکە پێی وایە زلهێزێکی ناوچەیە ئەبێ بەشێک بێ لە بڕیاری ناوچەکە باشە بەس بەرنامە ئەتۆمیەکەی ئێران ئەمڕۆژ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بڕیارێکی دەرکرده بوو لە چالاکی مەدەنیەوەی کە دەخوێنرێتەوە دەرچووە طبعا خۆی یەکەم جار نییەوە شکوان دەڵێن بۆ کوشتکاڵ بەکاری دێنین بۆ پزیشکی بۆ کارەبا بۆ سەربازی بەکاری نیانین جا خۆی گرفتەکە لەمایە زیاد لە جارێک بنکەی ئێران ئاشکرا بووە کە پێشتر بە ئاژانسی وزەی ئەتۆمی نەوتراوە کە ئێمە بنکەیەشی وامان هەیە بەڵام من بۆ خۆم پێم وایە هەمان ئەو سیناریۆی لەگەڵ عێراق تەعاملی لەگەڵاکرا چۆن عێراق ئەبڵقیان بەسەرا سەپان دوای بە جەنگ سەدامیان ڕوخان چونکە بوو بە کێشەیەک یاخود مەترسیەک لەسەر ئەمنی
ئەو وڵاتانە و لە بەتایبەتیش ئیسرائیل ئێرانیشەوە چەندین ساڵە لەژێر ئابلوقایە ینی ئەو کاتە بۆ نە بەرادەعیەکێک بوو لەو سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆمی و ئەو بابەتە بوو باشکرا تەبەنی سیاسەتی ئەمریکا و ڕۆژئاوای کرد دژی عێراق بۆ نمونە هەمان شت دروستە بۆ دۆسەی ئێران بێ چەکی ئەتۆم دروست کات توانای زانستی تواناکەی هەیە بەڵام لە ڕووی استراتیژیەوە قازانجی لێ ناکە لە ئێستای دروستیکە بە پێچوانەوە بە بڕای متەوازعی بەندە ئەگەر بێت و لە ئێران بدرێ ئێران بڕیارەدا بە ئاراستی ئەوە بڕوا کە چەکی ئەتۆم دروستکات چونکە ئەوە تەنها ڕێگە ئەبێ بۆ مانەوەی وەکو لە کۆریای باکوور بینیمان ینی کۆریای باکوور ئەگەر چەکی ئەتۆمی نەبووە ڕەنگە بە شێوەیەکی تر تەعاملی لەگەڵام بکرایە بەڵام هەڕەشەشی لێکرا نابێت دروستیکا دروستیشی کرد و هیچیشان پێ نەکرا باش ئەی کاریگەرێکێکە شتێکی ڕۆبدا یاخود ئێستا یەکێک لە بژاردەکان هێرشە بۆ سەر عێراق بۆ سەر حەشت بێگروپ بە چەکدارەکان ئەوە گەرێکە جا ئەمریکا بێ ئیسرائیل بێ یاخود کاریگەری چییە بۆ مەسەر عێراق دوای لەسەر هەرێمیش قسە دەکەین لە دوای ئەو هێرشە فراوانی کرایەت سەر حەزبوڵڵا و حەسەن نەسروڵڵا شتیر هەرکرا لە عێراقا پاشەکشەیان کرد لایەنە ئەوانی حەشتی شەعبی ئەوانی دۆستی ئێران بۆ خۆشی پێیوتن هێمن ببنەوە چونکە ئێران استراتیژی ئێران هەمیشە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکایە شتێک بوو کە پێیانوت پشوو درێژی استراتیژی سەبری استراتیژی یعنی ئێران هەرگیز ئامانجی ئەوە نەبووە بچێتە شەڕێکی ڕاستەخۆ لەگەڵ ئیسرائیلە بەڵام ئیسرائیل ناتەنیاهوو دووسێ کاریان کرد کە ئێرانیان ناچار کرد وەڵام باتەوە ئەگەرنا زۆر لاواز دەرەکەەوە یەشێکەوە بوو کە لە قونسوڵخانەکەیاننا لە سووریا فەرماندەکان و دیبلۆماتکارەکانیان تیرۆر کرد هیچیانەوە بوو حەسەن نەسروڵڵایان تیرۆر کرد هیچیانەوە بوو ئیسماعیل هەنیەن لە ناو ئێرانە لە تارانە تیرۆر کرد ئەمانە هەمووی بۆ ڕاکێشانی ئێران بوو بۆ ئەو موشەکانەی پێوەینە موشەکنانیش بە ئێران بە ئیسرائیلەوە شتێکی ئاسایی نییە چونکە ئیسرائیل سیاسەتی وا بۆ بەردێکم تێگری موشکێکت تێگرم ئاربجیەکە تێگرم ئاربجیەکەم تێگری تۆپێکت تێگرم تۆپێکم تێگری بە ساروخێکی پێشکەوتوو لێتەیەم بۆ چونکە ئیسرائیل لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی عەقیدەی ئەمنیەوە ئەگەر لاواز دەربکەوێت ناتوانێت ئەو بەرداوامی هەبێت هەم لە ناوخۆوە ئیشکالی بۆ دروستە بێ هەم لە ڕووی هەرێمیشەوە کێشەی بۆ دروستە بێ باشە بەس لەسەر عێراق لێدانی گروپەکان چاوەڕوانکرا بە دووری دەبینی بەڵێ چونکە نازم ئێران خاقی عێراق بەکارێنێت لە شەڕێکی وایە هەرچەنە سیناریۆی زۆر نزیک دووشتە گەڕانەوەیە بۆ زەختی ئاوری بەڵام زیاتر دوو شەڕێکی سنووردارە لە بنکە ئەتۆمیەکانە برێ ئەویش کۆمەڵێک وەڵامەیەتەوە ئەوەی کە بڵێ شەڕێک بێ هێرش بگرێتەوە و ناوچەکە هەمووی بگرێتەوە بەو شێوە فراوانە ئەوە شەڕێکە پێشبینی کراو نییە کە نەتیجەکەی چۆن ئەبێت ینی کەس ناتوانێت پێشبینی بکە بەڵام ئەمریکا لە ڕابردووە هەر لە 2002ەوە بەردەوام پلانی ئەم بابەتانی هەیە و لە ئەمریکا شتێکەیە ئەوەی کە پێڵەن یاری جەنگ وۆر گەیم یعنی سیناریۆیەک داڕێژن کە ئەگەر شەڕ لەگەڵ ئێران بوو ئەو ئەم چەکەی هەیە و ئەم هێزەی هەیە ئەمیش ئەمەی هەیە کامێنێ باتەوە لە زۆر حاڵتە ئەمریکا دڵخی باش نەبوو ئەوە پێنتاگۆن خۆیان کردویانە وەزارەتی دیفاعی ئەمریکی خۆیان ئەو پلانانیان هەیە چۆن شانۆیەک کرێ پرۆڤا ئەکرێ پێشوەختە ئەوان پرۆڤی ئەم جنگانە هەموو یەکەن پلانیشیان بۆی هەیە تەنانەت پلانیان هەیە بۆ جەنگ لەگەڵ چینیشە ئیسرائیلیش دەمێکەوە بڕای من ئەو پلانەی هەیە بەڵام وەکوتم لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەمەندەشتی چاوەڕوان نەکرا و ڕوویاوە ینی جگە لەوەی جنگەکە خۆی کەس پێشبینی نەئاکرد ڕووبا و بۆ فراوانێ بێ لە دوای ئەوەشەوە ئەو شەڕە بە ئاراسی وا ڕۆشتووە لە چاوەڕوانی هیچ لە سەرکردە و خەڵکە ستراتیژیەکە نەبووە لە ئاستی نێودەوڵەتیە بۆیە بە وردی قسەکردن لەسەرەوە تۆزێک ئەچێتە نینی فالگرتنەوە ئەوەی عێراق ببێ بە شەڕێکی ڕاستەوخۆ نەخێر ئەوەی کە نەبەر لەوەی لە ئێران بدرێ لە عێراق بدرێ من بە بڕای من ئەوە تۆزێک دوورە چونکە عێراق ئێستا ئەو کێشانەی نیە لە ڕابردووە هەیبوو بە تایبەتی سوودانی لە ساڵی ڕابردوو دو ساڵی ڕابردووە هەوڵی دا و سەرکەوتوش بووە تا ڕادەیەک عێراق دەربێنێ لەم شەڕە ئایدۆلۆژیە بڵێ من ئەولویاتم خەڵکی عێراقە ئەمنیەتی عێراقە بۆ نە سووریا کە جۆلانی هاتە سەر حکوم بەشێک لە سەرکردەکانی عێراق لەوانە مالیشیوانی دیکە زۆر تون بوون دژی بوون بەڵام سوودانی نوێنە دینار زیاد لە جارێکیش نوێنەی ناردووە کە هەوڵ بات خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو دۆخەیە چونکە ئەزانێت ئەوە بابەتێکە کە ئەوروپا و ئەمریکا و هەموو دەوڵەتانی خەلیج و تورکیا تەعامل نەکات لەگەڵ ئەو دۆخەی سووریا تۆ ناتوانانی بەتەنها دژیبی و ئەو گروپانەشی لە عێراقا هەن ناتوان ئەو زیانە زۆرە بگەێنن بەڵام ئێران ئێستا لەو دۆخە دەرچووە کە بێوێت
بۆ نمونە حەشدی شەعبی بەکاربێنێت لە شەڕێکی وایە چونکە ئەگەر ئیسرائیل بێ یا ئەمریکا بێ هەر کامیان بێ بچنە جەنگ لەگەڵی ئێرانە بێ خۆی ڕاستەخۆ وەڵام باتەوە کات. باش ئەی بۆ هەرێم بۆ کورد شەڕ بێ قازانجە ڕێکەوتن بکرێ یاخۆت هیچیان یاخوتەر تووشی لە بەرژەوەندیە نی بۆ هەرێم بەتابەتی بۆ هەرێمی کوردستان چۆنە خۆی باشترین ئەنجام بۆ کوردستانیش و بۆ عراق و ناوچەکەش و بگرێت جیهانی شەوەی ڕێکەوتنێک بکرێ هەردوو لا ڕێ بکەون کە دۆخەکە ئاسایی بێتەوە چونکە ئەو کاتە کاریگەری ئیجابیە بێ بۆ عراقی و هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شتێکی کە لە کێشە زۆر ئاڵۆزەکان و پێچاو پێچەکان مۆزوعی کێشی ئەمریکا و ئێران لە دوایەوە سیناریۆی باشەوەیە کە جەنگ ڕوونەیەت ینی باشترین سیناریۆ ڕێکەوتنە سیناریۆی باش ئەوەیە کە نەگا بەڕەنگانێکشی وا بەڵام شەڕ ڕوو بدا ببێ گومان زیانێ بێ بۆ عراق و هەرێمی کوردستان و زیانەکانیشی ڕەنگە زۆر بن زیانی دەبێت چکانێک پیانوەیانەی خەڵکی خوێن وا خوێنەوەی بۆ دەکەن لە بەرژەوەندی هەرێم بێ شەڕێک بکری لە بەرژەوەندی کورد بێ لەگەڵ ئێران خوێنەوە شەیە ئەوە خوێندنەوە تێگەیشتنێکە بە بڕای من زۆر نەزانانەیە زۆر کورتبینانەیە چکە ئێران وڵاتێکە هەزاران ساڵە هەیە ئەم بەرنامە ئەتۆمی ئێستا ئێران هەیەی بۆ بەکێشە شا دروستی کردووە بەڕێکەوتن لەگەڵ ئەمریکایە ئەو کاتە ئایزنهاوەر بەر پرۆژەیەکی هەبوو ئەتۆم بۆ ئاشتی ئاتۆمس فۆر پیس لە شەستەکانە ئەنی لە پێش شەستەکانیش لە شەستەکانە کەنەدی سەرۆک بوو کە هەموو وڵاتێک مافی هەبێ ئەتۆم بەکاربێنی بۆ مەبەستی ئاشتی بۆی نەچێت چەک دروست نەکات ینی لەبەرەوە ئەوەی کە لە ئێران بدرێت و ئێران وا لاواز بکرێت ئیتر بۆ کورد باش بێت بە بڕای من خوێندنەوەیکی کورتبینانەیە چونکە لە هەموو حاڵەتێکە شەڕێکی سنووردارە بێت ئەوە تێگەیشتنی منە باش بە زیانیی بن ڕێی زیانی دەبێگەر جەنگەکە ڕووبدا زیانەکە چییە بۆ منە زیانەکە ناوێتە بەشێک لە شەڕەکە وایە لە ڕابردووە ئێرانەکان بە ئاشکرا زیاد لە جارێک ینی 4 ساڵ پێشەوەی بۆنە لە هەولێر بن ئەم بابەتیان وتووە سەردار سەلامی فەرماندەکانی تری سوپا بڕیار بەدەستەکانی تری ئێران کە ئێمە لەبەرەوەی ئیسرائیل و ئەمریکا لە هەرێمی کوردستانەوە زیان بە ئێمە ئاگەین ئێمەشیانکەین ئامانش و ئەوان بە ئاشکرا ئەڵێن هەموو وڵاتانی لە هەرێمی کوردستان هەیە ئاساییە بەڵام ئیسرائیل خەتی سوورە بۆیە ئێران ئەگەر بێوێت ئیسرائیل لی با وەڵام باتەوە وەڵامەکەی بەنەوەیەک نەبێت ببێتە شەڕێکی فراوان لە هەندێک شوێنەدات کە توانای وەڵامدانەوەی نەبێت چ لەوانە هەرێمی کوردستانە چونکە ئەو ئێران و ئەمریکا پەیامی ڕاستەخۆیان ڕاستەخۆیان لەبەینایە بە بەردەوامی هەردوو لایەن دڵنیایەن بە یەکتری کە جەنگیان ناوێت سەیری ئەوە مەکە لە تەلەڤیزیۆن ناودرێت لە پشتەوە دەیان و سەدان نامە و گفتوگۆ و پەیام هەیە تەنانەت لەگەڵ ئیسرائیلیشە گفتوگۆ و هینی ناڕاستەوخۆ هەیە کە هەندێشت هەیە نەگاتە ئاستی ئەو مەترسیە کە لە دەستی هەمووان دەرچێت ئیسرائیلیش دوای ئەم هەموو ساڵە شەڕ لەگەڵ غەزە و لە لوبنان و لە یەمەن و لە سووریا ئەوەی کە خەڵکە بەرپرسە دیارەکانی ئیسرائیلن لە ڕووی سەربازیەوە ئەڵێن ئیسرائیل ناتوانێت شەڕێک ئەم شەڕە بەردەوام بێ بەبنەوە لە ڕووی ئابوووریەوە مەسروفێکی ئەجگار گەورەی کردووە چکە درێژترین شەڕەکە کردوێتی ئیسرائیلیش ئەوەی نایە بەڵام بە فرسەتی ئەزانن ئێران لاواز بووە مەترسی ئەو 100,000 موشەکە و یاخود ئەو 10,000 موشەکەی حزبوڵایان لەسەر نییە کەسێکی وەکو حەسەن نەسڕوڵا نەماوەکە توانای بڕیاری قورس و توانای جەنگ و توانای ئاراستەکردنی ڕێی عامی لوبنانی و عەرەبی و بگرێ و بەرەی مەقاومەشی هەبوو بۆیە فرسەتە ئێستا لە ئێران بین هیچ نەبێت چەند ساڵێک بەرنامە ئەتۆمەکەی دواخی لەو ڕوانگەوە ئیسرائیل ئێوە شەڕەکە هەڵبەخشێنێ مەوەستوێ ئەگەر شەڕێک دروست بێ بنکەکانی ئەمریکا لە عێراق و لە وڵاتانی کەنداویش ئەو کاتە بە ئامانج دەگیری ئێران وتێتی هەموو ئامانجی کراون بۆ ئاسمانی عێراق بەکاربهێنرێ بنکەکان بەکاربهێنرێن لە بەحرین و لەو وڵاتانە ئەوەی ڕاگەاندووە کە لەوێ وەڵامەدەنەوە باشە بەس وڵاتانی کەندا و خۆ لەگەڵەوەدان ئێران لاواز بکری بۆچی پێ دوای ئەوان لەگەڵ شەردانە بن دە سعودیە بێت ئیمارات بێت خۆن استراتیژی ئێرانی جیاوازە وایە لەگەڵ ئەو وڵاتانی کەندا خۆی دوو سێ ڕێگە هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە ڕێگەیەکیان سیاسیە ڕێگەیەکیان ئابووریە وڵاتانی کەندا و وڵاتی زۆر بچووکن ینی تۆ ئیماراتە قەتەرە بۆنە سعودیە وڵاتێکی گرنگتر و گەورەترە بەڵام ئەم وڵاتانە وڵاتی بچووکن بەڵام سەرمایەیەکی زۆریان هەیە بۆیە تەداخولیان کردووە لە سوودان و لە تونس و لە لیبیا و لە هەموو وڵاتانە دەستیان هەیە لە سووریا بۆ نمونە
هەموو لە ڕێگەی پارەوە دەستیان هەیە دیدگایان وایە ڕێکەوتن لەگەڵ ئێران هێنانی بۆ ناو سیستەمی نێودوڵەتی لە ڕووی ئابوووریەوە پاڵنەرێکی باشترە بە کە ئێران ڕەفتار و سیاسەتی بگۆڕێ چونکە ئەوەی تر تاقی کراوەتەوە بە لێدان و بە ئابلوقا ئێران سیاسەتی نەگۆڕیوە استراتیژی نەگۆڕیوە ڕەفتاری نەگۆڕیوە لە سیاسەتی دەرەوەیە و ئەگەر جەنگیش ڕووبار ڕاستەخۆ ئەوانی شەگرێتەوە بە تایبەتی زیانی لێدان لەو بن کە ئەتۆمیانە لە ڕووی ژینگەیی و تەندروستی ئەوانە بۆ وڵاتانە زیانی زۆر گەورە ئابن دۆناڵد ترامپ کە چووە قەتەر لە بەردەم میدیاکانە وتی ئەمیری قەتەر زۆر بەهێزی دیفاع لە ئێرانەکە لە ڕێکەوتن لەگەڵ ئێرانەکە و ئێران نەبێ سوپاسگوزار بن کە دۆستشی وایان هەیە هۆکەشی ئەوەیە پیان وایە ڕێکەوتنی ئابووری ڕێکەوتنی سیاسی لەگەڵ ئێرانە باشتر چارەسەرێکا چونکە چارەسەری سەربازی نەتیجەکەی دیار نییە بەرەو شوێچ باشە پێنج خولێکێکمان ماوە بەزەم شەڕە بڵێن کاریگەری چیە بێسەر نرخی ناوتیش بڵێ ئەو گرژیانەی سەر نرخی ناوتیش بەرز بۆ دۆلار کاریگەری زۆرە کاریگەری زۆرە بێ بەڵێ دۆناڵد ترامپ پیشان پێشتر کۆمەڵێک شتی کرد شەڕی ئابووریەکە هەرلی ئۆزەمێسە پاشگەز بۆ وتی جەنگی ئۆکرانیا ئێوانە چیان بەسەر دێت بۆی دۆناڵد ترامپ ئەو سروشتەی هەیە کە هەر ماوەیەک بە دۆسیەک زۆر مهتەمە یان یەکەم جار ئەوەی ئۆکرانیا زۆر مهتەم بوو پێی کە چارەسەری بکە لەگەڵ پوتین وا قسەی کرد کە ڕێکەوتن بکرێت پوتین نەچوە ژێرباری ئەوە زلنسکی هەر دەرکرد بە دەرکردن لە کۆشکی سپی بەڵام دوای ڕێکەوتنی کرد لەگەڵ لەسەر کانزای دەکبن و ئەوانەوە ئەوە ئێستا هەر بێدەنگ بووە لەسەر ئەو مۆزوعە چونکە ئەو زەختەی بەکارهێنا لەسەر زلنسکی ئەو ڕفتاری لە بەرچاوی عالەما کردی بۆی ناچاری کات ئەو کانزایانە بابەهین چونکە شەڕی دنیا لەوەتەی تاریخەیە لەسەر چییە لەسەر سەروەت و سامانە سەروەت و سامانیش سەرچاوی قووەتە و ئەم سەدەیە بە تایبەتی کە پێشکەوتنی گەورە هەیە لە تەکنۆلۆژیا و بەکارەباییبوونی زۆر بوار لەوانە بۆ نە ئۆتۆمبیل و هەتا دوای تەکنۆلۆژیا پێویستی بە کانزای دەگمەن هەیە ئەمریکا خۆی ئەم کانزایی نییە و نە ئۆکرانیایەتی چین ڕێژەیەکی زۆری ئەوەی هەیە کە ڕکابەری ئەمریکایە ئەمە ئێرانی شەر پەشێکی پەیوەندی بەوە هەیە چۆن جەنگی عێراق پشتێکی پەیوەندی بە وزەوە هەبوو چکە یەکێک لە سیاسەت نەگۆڕەکانی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ڕاست وزەیە نەک ئەوەی خۆی تەحکومی پێوە بکاو بۆ خۆی بێت چکە ئەمریکا لە ڕووی وزە و نەوتەوە ئێستا دۆخێکی وای هەیە کە خۆش دەتوانێت نەوت وزە بفرۆشێ بۆی ڕکابەرەکانیشی دەستی پیانەگا ینی وڵاتێکی وەکو چین سبەینە شەڕ ڕووبە ئەگەر وزەی لێ بگریتەوە تووشی قەیرانی گەورە هەبێت بۆیە ئێستا چین و رووسیاوەها نزیک بوونەتەوە لە یەکتری لەبەرەوە دۆناڵد ترامپ ینی شمشێرەکەی گرتووە فیشەکەی ناوە بەسەرتەوە داوای ڕێکەوتنە لەیەکە ئەوێ ئەمە بکات بەڵام لەگەڵ ئێران شکستی هێنا لەوەی ئۆکرانیا جەنگەکە ڕابگرێەوە جەنگەکە بەردەوامە جەنگەکە بەردەوامە و لە دەرەوەی شەڕابووریەکەش خۆ پاشگەز بووە ئێستا لەگەڵ چینا لە گفتوگوایە بەڵێ وتی ڕێکەوتنمان کرد دوێنێ وتیتی لە 155 جێمە باز سپین بەسەر کاڵای چینی ئەوان لە سەدادا دۆناڵد ترامپ لەگەڵ لەوەی زلنسکی دیقەتی یابێ بە زلنسکی و تۆ هیچ کارتێکە پێ نییە خۆی قومارخانەی هەبووە ینی بەیاری وەرەقە سێرەکە هیچ وەرەقەیەکت نییە جاری وایە کابرەکە قومارەکە وەرەقەکانی خراپە لاوازە بەس وا خۆی پیشانەدا کە وەرەقەکانی بەهێزە تا ئەوەی کە بەرامبەرەوەی پێڵەن بلوف کە زانی بلوفەکات ئەکشێتەوە دۆناڵد ترامپ ویستی زەختێکی وا بکات لەگەڵ چینە ناچاریکا بە گۆڕینی سیاسەتی بەڵام چین نەچوە ژێرباری ئەوە بگرێ زۆر بە توندیش ڕوبەڕووی ئەو سیاسەتی ئەمریکای بۆ ناچار بوو سیاسەتی گۆڕی چونکە زیانی بۆ ئەمریکا زیاتر بوو تاکو چین ینی چین وا گەشەی کردووە پیشەسازی و سەنعەتەکەی وایە هەموو ئەوروپا ئەمریکا پشت بە چینە بەسن ئەمەش هەمان شتە بۆ دۆسەی ئێران کە هەوڵەدا ئەم زەختە ئەم هەڕەشانە بەکاربێنێ بۆ ڕێکەوتن بەڵام ئەمە تێنەگەیشتنی لە سروشتی سیستەمی ئێرانی و عەقڵیەتی ئێرانی نەک ئێستا ئەمە لە زەهنێتی هەموو ئێرانێکە هەیە کە لە سەردەمی قاجارەکانە چەند لاواز بوون بەریتانەکان وەزارەتە حکوومەتیان بۆدانن لە زەهنێتی هەموو ئێرانیەکە هەیە کە مصدق چۆن کودەتای لێکرا لابرا بۆیە دواتر یەکێک لە دوژمەکانی انقلاب بوو بە استقلال یاخود سەربەخۆیی لە بڕیار و لەوەیە لەبەرەوە ئەوەیشی کە ئێستا ئیبینین خامنەی کە قسە ئەکا وا قسە ئەکا بێمنێتە لەوەی ڕێکەوتنەکرێیاننا ومێ دەکەین ڕێکەوتنەکە بکرێ ئەگەر سنوورداریش بێ گرژیەکانیش خاو بکرێتەوە ئەگەر ئیسرائیل تێکی نەیە کە من بخۆم گومانێکی زۆرم هەیە ناتەنیاهو بە پانێکی گەورەی بەدەستەوەی باش وەکو دو پرسیارش ئەی سەبارەت بە ئیدارەکەی 6 مانگێکە سەقام گیرێ دۆناڵد ترامپ پێشتر لە ئیدارەی پێشووی زۆر دەست دەکارکێشانەوە وزەم ئێستا ئیلۆن ماسک لێکیش تووڕە بوون ئیدارەبوونەوە
ئاش بوونەوە بەڵێ چکە تەلەفۆنێکیان نەکردو لە بینی خانە و زۆر کەس هەیە نایە ئەو پەیوەندیت تێکچێ بۆیە ئەڵەن مەسک ئەوەی نووسی کە پەشیمانە لە هەندێک ڕۆژدانی دیار بوو لەسەرەوەی کرد لە ناو ئیدارەکەیە کێشە هەبوو دایم لەگەڵ مەسکە لەگەڵ بەسێت وەزیری خەزێنی ئەمریکا هەر بوو بە شەڕیان پلامەوێشیان نابوو و بەشێکیشی پەیوەندی بەو بوجە یاسای بوجە تازەوەیە کە دۆناڵد ترامپ پێشکەشی کردووە ینی لێخۆشببوونی باجی کردووە بۆ زۆر بوار بەڵام بۆ بواری سیاری کارەبایی و ئەوانەتیان نییە کە پێشتر $7,000 $9,000 لێخۆشببوو نەکرا بۆ ئەو کەسانی کە ئۆتۆمۆبیلەکانیان نەگۆڕی لەبەرەوە بۆ سروش باش و لە ئیدارەکانی پێشوە هەبووە ئەمە زیانێکی زۆری هەبوو بۆ ئەلۆن مەسک و ئەو شەڕە بازرگانیش کاکرا چکە و پارچەکانی ئەو سیارانە لە چەندین وڵاتی جیاجیاوە هێنێت چینی تایە هەندستانی تایە هەتا دوایی بەڵام دیارە ئەوانەی کە لە بینان بە تایبەتی جیدی ڤانس جێگری سەرۆشی ترامپ کە ترامپ لە نووسینەکەیە ئاماژەی پێیاوە ئەو نێوەنگیری نێوانیان بووە کە تەلەفۆنێکی ڕێخستووە و پەیوەندەکەیان ساردبێتەوە باش بوو سوپاس دەکەین مامۆستا هۆشیار و مەرالی مادومان کردی زۆر سوپاسیان دەبوون دەکەین سوپاس بە بینەرانی بڕێز سوپاس باوەکارانم خواتان لەگەڵ